خواڵ ناگرێتەوە باش خۆی چایە کوڕی باش فیتمە بڵێ مەزبوطە ها ئەو ڕۆژەکە هاتم زۆر کەس بوو کاکتا سە چای بێتەوە تۆ گەشاوەتەوە ئاخە قوربانجان من مغەزیم بەڵێ مغەزیم بۆ کەشێکی سارد و باراناوی هەیە بەڵام لێرە مەجلیسێکی هونەری گەرم و گوڕ بەڕێوە دەچێت ژمارەیەک لە هونەرمەندان ئەم شەو هاتوون سەردانی کاکتەهایان کردووە وەگوڵ کە هەواڵی گایرفانشمان پرسی کاکتا ئەوتمان خۆی هاتۆ بۆ لاو ئەوتەوەم شەو ها بۆ لاو چۆن یاکتا خواڵە چاوانم کاگیلانجان بەخێر بێن یاخوا چاوتان مازەکەم سپاسدارم باشتری ئێستا چاوە گایرفان کەوت خوا بەزیابی کوڕی گەورەمە کاکە ئەی چۆن ئەی کوڕی گەورەمە کاکە چی ئیشمان کردو بێکەوە من باوچیم ئەو ئەولایی من بووە ئەی پیاو نابێت ئاگای لە کوڕی گەورەی بێ ئەگەر کوڕی گەورە سەردانی بکات ئەو ڕۆژەکە هاتم زۆر کەس بوو کاکتا سە چای بێتەوە تۆ گەشاوەتەوە ئاخە قوربانجان من مغەزیم بەڵێ مغەزیم بۆ والله طبعا بحقد نەکەر کاک عرفان من ئەم هەموو هونەرمەندە جوانانە هاتوون بەڕاستی خەمەکانم ڕێیەوە یعنی هەرچی دەرد و ئازار و ئێشمە تێگەی نەما من بەمانەوە جوانم قسەیشی دیاری هەیە لە شێل درامەکانە خواڵ ناگە تا باشێ خۆی خۆ هەڵ ناگرێت تا باش خۆ کردو بە نەخۆش ئینشەڵڵا ئێوارە بهاتی دایە ئەوەشە دەتوانی تەرفیزکەیت و دیسانە کارتێکی ئەم شەو وەبزانام سوپرایزێکە هەیە بۆی چیە بوو سوپرایزە وەڵی سەرەتا من سپاسی جەناب دەکەم ئەلبەتە جەنابەت هەمیشە پەیامی هونەرمەندە نێری بۆ هونەرمەند من داوای لێبوورن نەکەم کە لێرە نەبووم داوای لێبوورن لە کاکەتای بەڕێزی شەکەم لێرە نەبووم بەخواگینە زووتر هاتمە خزمەتی واچوی سەرشانمە چکە کاکەتایەکێکە لە هاوڕێ ئازیزەکانم من و کاکتەها وەکو پێنجشەمە و جومعەوین دامە بێکەوەین سپاس دەکەم ئێمە وەکو هونەرمەندان هەمیشە خۆشەویستی هەیە لە بینمانە ئێمە هونەرمەند ئەگەر دەسەڵاتیش پشتمان تێکات ئێمە لە ناو خۆمانە یەکین هەمومان وەکو چەپکە گوڵێکین بەیەکەوانی ئەبێ لەو ناخۆشی و ناڕەحەتیانە هەمیشە سەردانیە بکەین کاکەتاژێکێکە لەو هاوڕێ ئازیزانە من سپاسی ئەم ستافە جوانەی خۆمانەکەم هەمووی هونەرمەندی جوان و هەمووی ئەستیانن لە کوردستانە سپاسیان ئەگەم کە هەمومان ئەم شەو ویسمان سەردانی کاکەتەها بکەین لەگەڵ ئەوەشە ئێمە ئەگەر بڵێن لە وڵاتی خۆمانە نایڵین هونەر بمرێ هەمیشە ئێمە خەریکی کارە بین بۆی خزمەتی گەل و نیشتیمانەکەمان بکەین کاکەتەها نەخۆشە لەسەر جێگایە خوای گەورە شوای بۆ بگێرێ بەڵام ئێمە وەکو ئەم ستافەمان کاکەتەهای گیان ئێمە هاتیون بەلای جەنابەت ئێمە ئەمانەیە جاری کە بێتۆ ساحەکە بە گڕوتینێکی باشەوە نامانێ لە ناو جێگا بکەوی نامانێ هونەری کوردی لاواز بێ بۆیە ئەم سپرایزەمان هەیە ئەمە نەسێکی فیلمێکی سینەمایە جەنابە بەشدارەبی لەگەڵمانە ئازا حەسەر و خێرا وەرە و ناهونەری کوردی نەسەکەمان بۆیە ناوی ئەوە تا سپاس دەکەم ئەوەی کە گەورە بووم ئەوەی کە تێگەی هێز و تینم تێ هاتەوە خۆشحاڵم بەم ستافە جوانە یاڕەبی ئەم ستافە جوانە لە من نەسەنیە هەر بمێنن هەر ئاوا گەشاوە بن هەر ئاوا تێگەی بتوانن سەردانی هونەرمەندان بکەن بە حەقەت بوونی خۆتان بستەلمێن تێگەی لەو ڕۆژەوە من چی خەڵکە بێمەڵێ ئەوەیشان کاگیران خۆی ئاگدارە هونەرمەندان چۆن بەڕاستی من لێرەوە سپاسی هەموو هونەرمەندانەکەم هونەرمەندان قسووریان نەبووە بەهاتن بە تەلەفۆنکردن بە سەردانکردن من چاوی یەکەیەکەیان ماجەکەم ئەوەشی هاتوو نەشات بێتیگی من هەر سپاسێک سپاس کاکتەڵەوە ئەبێ ئیشەڵڵا پشت بەخوای گەورە هەستیتەوە سەرقاچی خۆت هونەرمەندە بێ لە سەرقاچی خۆی بێ خاوەنی وەرەی خۆی بێ ئەم شەو نەسەکە خوێنیت و ئیشەڵا دەسەکەین بە کارێکی هونەری نامێ ناویشتەکە بێنە ئەمێ سپرایز بێ کارێکی سینەماییە ئیشەڵا جەنابیش بەشداری لەگەڵمانە باسی ماکە بۆ ئەمانەیە سپرایز ساڵێکی کاکتەڵا بەشداریەکە یان جوابێ مەرەوە لەگەڵ ئەم ستافە جوانە بە هەموو کاتێکی ئامادەم بەڕاستە ئای چۆن ئایسە بەیانی توانم یەکسەر هەڵسم لەگەڵانە بۆ بڕۆمە وەقعی تەسویری شەڵا بەیستی ئەوە هونەرمەند ئەوە دەلالت لەوەیە هونەرەکەی خۆشەوێ دەلالت لەوەیە خۆی بە قەرزاری جەماوەرەکەی ئەزانێ بۆیە حەز دەکا هەمیشە خزمەتی گەل و نیشتیمانەکەی ماوەیە کە لەگەڵم پیاوە لە ئیشا دابڕاوین بەس نەک لە یەکتریالێکتان بوو واللهی حەزەکەم نازم شێ قسە بکە ناخەم حەزەکەم شێ قسە تو حەزەکەی شێ قسە بکە وڵاتێکدا بۆ بچەشەی دیە ناخە دقی نایسە تۆ ڕۆگەیتە من ئەبێ تەرەفی بەرامبەر جواباتەوە زەخەتەکەم تا بکات وڵی بخەتا لەمنەوەیە بشکە من سەرخا بەڵام وەکو ڕەفاقەت دوور نەکەیتەوە لە یەک هەر ڕەفیق وەرخۆشەویست بین
من ئەمێ زیاتر لێدوان لە هاوڕەکانیشمان وەرگرن چکە ئێمە بۆ چەپکەوە گوڵە هاتوین ئەو چەپکە گوڵە هەر ئیرفانی وەسام هەمۆنیە هەموو ئەم گوڵانەیەکمان گوتە بوون بە چەپچە گوڵ هاتین بۆ لای بەزۆنم پێ بڵێ وتیان وەزەم جڵدی دەمەک لێوی چی بوو؟ ئای تەبعاً کۆی هونەرمەند دەروایە هەریەک و جەڵدەیەکی لێ هەریەک و جەڵدەی قەرزاری ئێستا ئەم باشە شکۆر کاکە من جەڵدە لیام بەس قبل منیشی یا بوو بەڵێ بەس بە خەفیفی لێیام ومن ئەم مردوو بووم کە برامە خەستخانە من سپاسی دکتۆرەکان مەکەم دکتۆر حسێن مراد دکتۆر دلاوەر یعنی بەڕاستی جهدێکی گەورەیان کێشا لەگەڵ منە ئەجی منش لێ بوومەوە خەممەخۆ هەین ئەوەی تۆ هاتوو میوان نوێنش بوو هونەرمەند بەزەوەی بۆ مێنێت و کاچێتە شوێنی چیوا شوێنێکی گشتی بەڕێز و حرمەتەوە پێشوازی لێکرێ ئەوە بەرەوبوومی هونەرەکەتە من جەڵدی دەماغ لێە بووم من باش بووم کاکە ئێستا کاکتاشکر باشە من دەمەم لای گوێچکە بووم کاکە کە پێکەنیم لە ئیفلام کارتوونی مەڕەکانە چوون بەخوا ئەخە خەڵکە بینی و ئاوە نانخوا ئاوە نانمەخوار بەخوا ئیتر باشش سڵاو لێ بێ پێیامێکتان هەیە ئەم شواتومە لای کاکتەها ئەتانێت چی پێ بڵێن هیوای تەمەند درێژی و لە ساغی بۆ خوازم هیوادارم هەمیشە لە ساغ و تەندروست بێ یەکێکە لە هونەرمەندانەی کەوا بەڕاستی ساڵانێکی زۆر لە خزمەتی هونەری کوردیا بووە کەسێکی جوان و دڵسۆزە بەڕاستی یەکێ لە دیاردە جوانەکانی ناو هونەرمەندان ئەم بەسەرکردنەوەیە بێگومان ئەمەش دیاریەکە بۆ کەسانی کە هەم لە ناو ئێمەی هونەرمەندانە کە ئەبینە جێی ڕەزامەندی هەم خەڵک هەم هونەرمەندەکان لە ناو خۆمانە هیوادارم بە شێوازێکی جوان ئێمە توانین هەموو هونەرمەندانی هاوڕێمان بەسەر بکەینەوە هیوادارم ئەم هاوڕێشمان کە ئەم شەوە بە سپرایزێک بۆی ئیشەڵا لەم ستافە و لەم کارە هونەریە بەشداری بکە بە لەشێکی ساغەوە دۆستاز بەڕێستان شەیخان تاسە ڕۆڵ لەگە کاکتەهەیە ژێڕاوە نەوەڵا ڕۆڵم نەگێڕاوە بەڵام زۆر خۆشحاڵم کە من دراماکانی ئەبینم نوانتنەکانی ئەبینم لە ڕێگەی ئەوە من حەزم بە هونەر کردووە و ئێستاش بە هیوای تەندروستێکی باشی بۆ ئەخوازم هیوادارم کە کاکە عیرفان ئەو نەسیایە بتوانێت کارمان لەگەڵا بکە و بە تەندروستێکی باشەوە سپاس بۆ تۆ بەسمە لە ئەستێری سیوێل دەمێکە خۆی بوون کردووە و تۆ لە شوێی بۆ دەرناکەوی زۆر سپاس بۆ بەسەرکردنەوە کە دەستخۆشیتان لە یەکەم هەمیشە کارەکانی بەڕێستە بینم زۆر خەمخۆری هونەرمەندانی ئینشاءالله تەندروست باش بیخۆشت وڵی من ئەم شەو بە خۆشحالیەوە لەگەڵ کۆمەڵێ هاوڕێ و هاوپیشەی خۆم لەگەڵ کۆمەڵی ئەستێری جوانی شارەکەمە هاتوین بۆ سەردانی مامۆستای گەورەمان ئینشاءالله هەرچی ئازار و ئێشێتی بە پێ و قەدەمی ئێمە ئەڕات ئەیبەنیازی لەو فیلمە بەشداری بکەیتەوە ئەگەر ئینشاءالله دەرفەتە بێ بەڵێ باشە بۆ دوورکەوتێتەوە وڵی دوورکەوتنەوەکە چییە؟ ینی منەمەوێت کارێک بێت کە لە مستەوای ماڵەکەی معروفدانە بەزێت ئەمەیە بینەرەکەم لە خۆم ڕازی بێت چەندێکە دوورکەوتویتەوە وڵی ماوەیەکی زۆرە لە دوای ماڵەکەی معروفەوە ئیتر وابزانم 2014 تۆ باشتر بیریە نەوەڵام من نازانم بیزەبت ساڵەکەی بۆی بە هەڵەیە نەچم بەڵام لە دوای ماڵەکەی معروفەوە ڕاستی هیچ شتێکی وان بەدڵ نەبوو تا ئیشیتیا بکەم ئەوە نەبووە نەبێت هەیە بەڵام حەز ناکەم کار لە شتێکا بکەم لە توانای ماڵەکەی معروف دابەزێت ژێنی هەسەرگیری نەوەمی تۆ جان ژێنی هەسەرگیری دووری نەخسوویتەوە نەخێر من هاوسەرەکەم یەکێکە لەو کەسانەی کە زۆر بینەری تایبەتی جگە لە کاری هونەری کوردیە بینەری تایبەتی خۆمە و پشتێکە بۆ خۆم ئێستش کە هاتووم بۆ ئێرە ئەگەر ئەو هاوکارم نەبێت بەم شەو باران و تۆفانە من ناتوانم سەردانی هاوڕێکانم بکەم من لە پێش هەموو شتێک ئۆسپاسی هاوسەرەکەمەکەم چون ئەو پشتە بۆ من ئەگەر ئەو هاوکارم نەبێ منیش ناتوانم کار بکەم دەستەکانە خۆشفاڵەکتان نەکە تاسە ڕۆڵی جێڕاو لە کاکتەهەیە وڵای ڕۆڵم نەبووە بەڵام کاکتایەکێک بۆ لەوە معجیبم بە هونەر سەرسامم بە کارەکانی جارێکە لەگەڵ عیرفانی وەسامە حەمایی بینم یەکێ بە یەکێڵە خەرنیەبی خەنی ئەبم ببینینی ئەو دوانە ئەم فلیمەشمانەی شەڵا فلیمێکی سینەماییە دەرێنەرەکەی کاکاروانێت لەوە زیاتر ناتوانم کەشفیکەم پڕبەڵ حەزەکەم لەگەڵ کاکتا بەرکەوت 1964 دڵی هونەرمەندانە بەڵام شتیشی لێنە شارینەوە باڵای بەخوا ناوێرم عیرفان هەم وەڕم لێگالەوە بەرەوە ئارەوەڵا ئەنا ئایڵێم حەدم چییە
تۆ کابرای ئەو دۆزیەوە کە پۆستەرەکەی مەتەبا کردی ئەوە بانەکەوێتەوە بە چاوی خەڵکو و من دەرچوم لە پەرلەمان ئایسا ئیمامەیە تاوەمەیە باوە کەس نەزانێ دەستەکان دەخۆ دەسپاس بۆ تۆ گایفان تاوی شتێکتان نەما ئەمشەو سپاسی جەناب تاکەم کاروانیشەوە لەوەیە بەڵام ئێمە چەندین هونەرمەندی ترمان لەگەڵای بەڵام دەرفەتیان نەبوو پێێن کنا هونەرمەندی زۆرمان لەگەڵای لە میشە ئیشێکی پڕە لە هونەرمەند پڕە لە سپرایزی جوان دەورێکم نایتێ بەڵای کە فلیمەکە تەوا بوو ئەو دەورە دێمە دەستخۆشی نه دەستخۆشی لە من کەلێ زەرەری نییە زانم دەستا خۆش دەسپاس بۆ هەر ئەوە بەگەشایی بتان بینم بەڵێ ئەوە کاکەڕامزاوە ئەوە خۆی لێین کاب ئەوەی کە جوبیسی بوون لێ سەدا هونەرمەند ئەرفای مەسە محەممەد سەردانی کاکتەهای کردووە تایبەت بۆی کە سیناروی فیلمێکیان یاوەتە دەسی بۆی کە بەشداری بکات لەگەڵیانە و ئەم شەو ژمارەیەک لە هونەرمەندان لێرن تا وەکو هەواڵی پرسن و ئەوەشیان وەکرو بە سپرایز.